دڵخۆشم دیسان لەگەڵتانم و سەردانی سۆران دەکەین بۆ کردنەوەی پرۆژەیەکی تر کە ئەمە بەرزترین پردە لە سەراستی هەموو عێراق و ئێستا لە شاری سۆران دروست کراوە ماوەیەکە پلانی بۆ داڕێژراوە و کاری تێدا دەکرێ و شکر بۆخوا ئێستا بە ئەنجام گەیشت و ئەمڕۆ بە فەرمی ئەم پرۆژە دەکەینەوە و دەیخەینە خزمەتی هەموو هاوڵاتیانی کوردستان بە تایبەتی دانیشتوانی شاری سۆران و دەوروبەری. لەو ماوەیە ڕابردوودا بینیمان کە وەزێکی زۆر نالەبار لە کوردستان و ناوچەکەدا هەبوو. خەڵک زۆر قەلەق بوون لەوەی کە چی ڕوو دەدات. بەڵام ئەمانە هیچیان نەیانهێشت کە ئێمە لە ئەنجامدانی پرۆژەکانمان بوەستی. ژیان بەردەوام دەبێت لە هەموو ئانوساتێکدا بیرمە و کاتی خۆشی کە شاری داعش بوو دیسان پرۆژەکان هەر بەردەوام بوون. لە خۆشی و ناخۆشیدا ئێمە لە خزمەتکردن ناوەستین و هیوادارین بەردەوام بین لەوەی کە بتوانین باشترین خزمەتگوزاری پێشکەشی هەموو خەڵکی کوردستان بکەین لە هەموو بوارەکاندا.